من ئاکۆ شارۆشی شعرێکی خۆمتان پێشکەش دەکەم بە ناونیشانی 8 مارس. ڕۆژێ لە ڕۆژانی ساڵ 8 مارسە، بۆ مێینەیە جیهانیەم پرسە. ڕۆژێ لە ڕۆژانی ساڵ 8 مارسە، بۆ مێینەیە جیهانیە ئەم پرسە. قوربان گوێ بگرە بۆ مێ ماف بڕەخسە، خانم لە زەوت و چەوتی پیا وەڕەسە. نێرومێ دێنەبوون لە سکی دایکە، نیوەی کۆمەڵە بۆ نیوەکەی تر هەر دایکە. ئەی پیاو هەڵبگرە ئەم دەستی ستەمە، بەبێ مێ ئەم ژینە کە ئەستەمە. دەستی پیاو ستەمە لە بینی ئافرەت بێ، ئەم دەستەت هەڵبگرە بە نەفرەت بێ. دەستی پیاو ستەمە لە بینی ئافرەت بێ، ئەم دەستەت هەڵبگرە بە نەفرەت بێ. نەقسە کردار شەرتە نەبا کەس سەخڵەت بێ، خێزان خوشک و دایکم بابە شایەت بێ. گەر شەرەفی نێر مێ بێ بیپارێزە، دانی پێدانێ مەیکە بەدانە رێزە. خانمیش وەک پیاو لە چێژ لە ئازار لە ژین، یەکسان بێ لە مرۆڤ بوون لە ماف و لە دین. خانمیش وەک پیاو لە چێژ لە ئازار لە ژین، یەکسان بێ لە مرۆڤ بوون لە ماف و لە دین. گەر ژیان مەلێ بێ مێ پەڕ و باڵیەتی، دەنگ و نەغمەی خوانی جوان ئاوازێتی. گەر ژیان مەلێ بێ مێ پەڕ و باڵیەتی، دەنگ و نەغمەی خوانی جوان ئاوازێتی. نابێ لە ساڵ هەر ڕۆژێ بۆ مێ بێ، نابێ لە ساڵ هەر ڕۆژێ بۆ مێ بێ. با گشت ڕۆژێ بۆ مێ لەگەڵ مێ بێ، با گشت ڕۆژێ بۆ مێ لەگەڵ مێ بێ.